سیاسەتی دەسەڵاتدارانی هەرێم لە دوای 16 ئۆکتۆبەرەوە وای کردووە بەغدا داشی بەسەر هەرێمدا سوار ببێت و ئێستا هەرچەندە هەرێم هاواری دانوستان دەکات بەغدا جوابی ناداتەوە و ڕۆژ بە ڕۆژیش قەیرانەکان تەنگ بە دەسەڵاتدارانی هەرێم هەڵدەچنن. چەندین جار ئەوەمان دووبارە کردوتەوە پێم وا خەڵکیشم بێزار کردو ئەوەندەی کە دەڵێم ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ و ئێستاش تکراری دەکەمەوە ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا و حەلی هەموو مشکلەکان لە چوارچێوەی دەستوری عێراقدا، بەڵام هەتا ئێستا هیچ گفتوگۆیەک لە بینی ئێمە و بەغدادا نییە. ئەوان ئامادەنین طبعاً ئێمە ئامادەین. بە بڕوای چاودێرێکی سیاسی لە دوای دانپێدانانەکانی نێچیروان بارزانی پێویستە حکوومەتێکی کاتی نوێ بە ڕێکەوتنی هەمەلایەنی سیاسی پێک بێنرێت بۆ ئەوەی کورد بە بەهێزی دانوستان لەگەڵ بەغدا بکات، گەرنا کورد ئەوەشی لە دەستی ماوە لەسەر مێزی دانوستان حکوومەتی ئێستا لەگەڵ بەغدا لە دەستی دەدات. بەغدا ڕاستەوخۆ لەگەڵ کوردانانیشێ لەگەڵ ئەم دەسەڵاتەی ئێستا نایەوێت بەم شێوازە دانیشێ و دەیەوێم حکوومەتێکی ئێستا هەیە لاواازتر بێ بێهێزتر بێ ئەنجا لەگەڵی دابنیشێ و من پێم وایە و کاتە ئەگەر ئەمانی لەگەڵی دابنیشن زۆر بە لاوازی دادەنیشن دوجار ئەوەی کە دەستکەوتیش بوومانان لە دەستمان نەداوەی تریشی لە دەزەدەین بۆیە باشترین چارەسەرەوەیە بەڕاستی کاتێک کە دەرک بۆ مەترسیانە دەکەندانەوەی هەرێم هەڵوەشێتەوە ناتوانن موچە و نەوت و پێداویستی و کارەبا و خزمەتگوزاریەکان بۆ میلە دابین بکرێ ئەوەیە حکوومەتێکی نوێ دروست بکرێ حکوومەتێکی کاتی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی نوێنەری هەموو لایەنەکانی تیابێ خۆ ئەم حکوومەتی دروست دەبێ یەکێتی و پارتی لێوە دەرناندرێن نوێنەر یەکێتی و پارتیشی تێدا دەبێ و نێچیروان بارزانی خۆشی تیابێ بۆ حکوومەتێکی بەهێز نەبێ هەموو خەڵکی کوردستان هەموو لایەنە سیاسیەکان پشتگیری بکەن هەموو حیزبەکان پشتگیری بکەن بەغداش ڕێزی لێ بگرێەوە بە بەهێزی بچن گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەن. لە دوای 16 ئۆکتۆبەر و ئەنجامی بڕیارە تاکڕەویەکانی سەرکردایەتی سیاسی کورد کە کوردی هێنایەوە سەرساجی عەلی بەغدا ڕێوشوێنە دەستوریەکانی بەرامبەر کورد و هەرێم گرتووەتە بەر کاوەش دەستی هەرێم لە داهاتی خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان دەبڕێت. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانیش دەڵێت بەغدا مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێم دەکات نەک حیزبەکان و باوەڕیشی وایە گرفتی سەرەکی نێوان هەرێم و بەغدا بەشێک لە دەسەڵاتەکانن کە پێشتر کورد بە پێچەوانەی دەستور بەکاری دەهێنان. مادەی 114 و مادەی 100 باس لە دەسەڵاتە فدرالیەکانەکات کە ئەمە تەنها لە بەردەستی بەغدایە بەشێکی لە هەرێمی کوردستان و هێشتا نەگەڕاوەتەوە بۆ بەغدا داوای ئەوە ئەکات. مادەی 114 باس لە دەسەڵاتە هاوبەشەکانەکات ئەم دەسەڵاتانەش نیوەی هەرێمە و نیوەی بەغدایە. ئێمە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتە حەسریەکانمان ممارەسە کردووە هەمووی بۆ هەرێم بووە دەسەڵاتە هاوبەشەکانیش هەر بۆ هەرێم بووە. ئێستا بەغدا داوای بەشی خۆی ئەکات لە هاوبەشەکان و داوای دەسەڵاتی تەواوی خۆی ئەکات لە دەسەڵاتە حەسریەکان کە هی خۆیەتی بەپێی مادەی 110. پێم وایە دوو فایلی زۆر سەرەکی هەیە یەکیان فایلی دەواازە سنووریەکان ئەوە تریشان فایلی نەوتێ ئەمە دوو فایلە سەرەکیەکەیە ئەوانێت تر کێشەیەکی زۆر گەورەنی ئەکرێت زۆر بە ئاسانی چارەسەر بکرێت. بە بڕوای چاودێرانی ڕەوشەکە گەر پشتیوانی ئەمریکا بۆ حکوومەتەکەی نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی بۆ قۆناغێکی ڕاگوزەر نەبووایە ئەوە فشارەکانی بەغدا لەسەر هەرێم فراوانتر دەبوون و لە ئێستاشدا خەونەکانی بەغدا بۆ هەرێم تەنها بە حکوومەتێکی نوێ و بەهێز بەتاڵ دەبنەوە نەک بە حکوومەتێکی شکست خواردوو کە توانای چارەسەرکردنی قێرانەکانی نییە و چاوەڕێی دەستی بەغدایە تەنها لە پێناومانەوەی خۆی. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.